سڵاو بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە، زۆر خوشحاڵم بۆ ئەوەی جارێکی تر دێمەوە خزمەتتان لە بەرنامەی دیالۆگ. ئازیزان، سیوێکی جۆ زەردان بەڕێوەیە. لە سیوێکی جۆ زەردانە ڕێخانەی معینی لە ئاوایی دەری لە ناحیەی ماوەت لەگەڵ هێزەکانی ئەو کاتی باس ناوڕێزەکانی یەکێتی نیشتمانی تووشی شەڕە بن و بەداخەوە شەهید دەبێت. باس لەسەر ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە و ئاوردانەوەیەک لەو کاتەوە هەتاکو ئێستا باسی تەوەری بەرنامە ئەمڕۆمانە لەگەڵ کاک ڕەحمانی محەممەدی پێشمەرگەی دێرینی کۆمەڵە و هەڵسوڕاوی سیاسی. کاک ڕەحمانجان بەخێر بی بۆ بەرنامەی دیالۆگ. زۆر سپاس بۆم دەرفەتەی کە ڕەخسانتان و لە خزمەتتانان سلااو ڕێزم هەیە بۆ بینەرانتان، بۆ هەموو هاوڕێنی دەسەنەرکاری فەنی زەرفکردنیان بەرنامە. هیوادارم ڕۆژی سویەکی خورداد ڕۆژی دووبارە بەڵامدانەوە بێت بە هەموو ئامانجەکان و بە هەموو باوەڕەکانمان کە لە ڕابردوورە تەلاشمان بۆ کردبوو و هەوڵمان بۆ دابوو و هێز و توانامان یەخست بوو تا کۆمەڵەمان بەم باستەگەاندوو. زۆر سپاس. کاک ڕەحمان، پێشتر پێش لەوە دەرچینە سەر مۆزوعی هێزی پێشمەرگەی کۆمەڵە شەڕی چەکداری و زۆر شتی تر، پێم خۆشە بزانم ئێوە خۆتان کەی هاتنە ناوڕێزی پێشمەرگەی کۆمەڵەوە؟ منیش وەکو هەموو جوانانی سەردەمی ساڵی 57 ئاخێزی جەماوەری خەڵک کە دەستی پێکرد لە ڕێگای مەدرسەوە تێکەڵاو ئەم مەسایلە بوون. کاروباری سیاسی نەبوو عنوانی کە تەشکیلاتی بوو بێتین، بەڵام شرکتکردن لە کۆڕ و محفەلی دانش ئاموزی کە ئەو سەردەما مەجموعەیەک لە هەڵسوراوانی کۆمەڵە نەک بە ناوی کۆمەڵە، بەڵام دیار بوو دوایی پەیوەندیان لەگەڵ کۆمەڵە گرت و دیار بوو ئەو جەهەتیان تاقیب کردبوو و بە نەوعێک هەوڵیان دابوو کە ئێرتباطاتی خۆیان وەسیعتر بکەنەوە لە ناو دانش ئامۆزانی دەبیرستانەکان و شرکتکردن لە تەظاهوراتەکان و پێشوازیکردن لە زیندانیانی سیاسی دەورانی شا کە ئەو سەردەما ئازاد دەکران و وردە وردە شرکتکردن لە کۆبوونەوەهای جەماوەری لە مەیدانەکانی شارە. ئێمەی ڕاکێشا وەکو هەموو جوانانی ئەو دەورە، وەکو هەموو ئەو نەسڵی کە ئیستا ئێمە کەوتوینە تەمەنەوە، هەمومان بەو نەوعە بەشداریمان دەست پێکرد لەم شۆڕشە و دەخەباتی سیاسی و هاتنناو ڕیزەکانی کۆمەڵە وردە وردە. دیارە وەکو کۆمەڵە ئەتوانم بڵێم دوای عەلەنی بوونی کۆمەڵە مەقەڕات و دەفاترێک دانرا لەبانە، ئێمە زمنی ئەوەی کە دەرسیشمان ئەخوێند بۆ خۆمان بە نەوعێک بەشدار بوون لە بەڕێوەچوونی کاروباری ئەو مەقەڕانە. بڕێک مەقەڕی شاراتمان هەبوو، بڕێک مەقەڕی عمومیمان هەبوو، ڕابەتی عمومیمان هەبوو. ئێمە شانسێک کە هێنامان ئەوە بوو کە مەجموعەیەک لە دەبیرەکانی خۆمان بە خۆشحاڵیەوە هەر لەم خەتەیە بوون و یارمەتی دەرمان بوون و زۆرتر هەم ئاتفەیەکی زیادە لە حەد بۆ ئەو کەسانی کە ئاوا چالاک بوون و هەم ئەوەی کە ئینسانهای خۆشناو و ئینسانهایە کە لە ناو جامعەیە ئینسانهایەکی پاک ناسرا بوون، ئینسانهایەکی دروست و لەسەر ڕێگایەکی ئینسانی کاریانە کرد و قسەیانە کرد. ئەمانە لە جەواری ئێمە بوون، هەم لە مەدرسە هەم لە ناو مەقەڕەکانی کۆمەڵەیە. هەر بەو دەلیلە وردە وردە ئێمە جەزبی کۆمەڵە بوون و نیگابانی ناوشارمان ئەدا. دوای ئەوە عەرزم بە حوزورت پەخشی ئەعلامی و ئیتلاعیەکان و یا یارمەتی دان بەو هێزە چکۆلەی کە مسەلح بوو لە ناو مەقەڕەکانە، ئەمانە جزئی وەزایەتێ بوو کە ڕۆژانە ئێمە خود بە خودی و یا بەعزەن سازمان یافتە ئەنجامەدا بۆ نوع تێکەڵاو بوون و ئیتر ئێمە جەزب بوون تاکو شەڕەکانی ناوشار. لە شەڕەکانی ناوشاریشا ئێمە من بۆ خۆم بە شەخصە لە ڕێگای چون بۆ مەدرسەیە بوو، ساعتی دووانە بوو کە شەڕی
ساڵی 59 بەتە پێش ئەوە شار کوتم بەهۆی ئەوەی کە کەس و کار و ئەوانە ارتباتیان لەگەڵ کۆمەڵایە بوو ئێمە هەر وابەستگیمان هەبوو بەڵام وەکو شخصی خۆم ساڵی 59 ئیتر ئێمە لە ڕێگای مەدرسەیان کە شەر دەستی پێکرد و ئیتر واردی شەڕی پێشمەرگانە و هاتومانەوەی دایم لە مەقەرەکانی کۆمەڵە و یارمەتی گەیاندن بە سەنگەرەکانی کۆمەڵەوانە جزئی وەزایەتی ڕۆژانەمان بوو و لەو فاصلەیە کە شەڕ لە ناو شارە هەبوو ئێمە بەشداری چالاکمانە کرد بە هەموو نەوعێک ئەوەندەی کە بۆمان دیاریەکرا دوایەوە هاتینە دەرەوە و هەر کەسێک کەوتە ناو مەنتەقەیەکەوە لە مەقەرەکانی کۆمەڵە دوای قەدنشینی لە شارەکان و وردە وردە کە سازمان دراین لە بەشە جۆراوجۆرەکانە من کارم کردووە لە بەشی کاروباری نظامیە لە کاروباری تەدارۆکاتیە لە کاروباری پزیشکیە لە کاروباری ارتباطاتیە لە هەموو ئەو عەرسانەیە ئەتوانم بڵێم لە تێی 23-24 ساڵ کە عەلەنی کارمان کردووە من بەشدار بووم و بە خۆشحاڵیشەوە هەمیشە مەجموعەیەک ئینسانی شەریف و خۆشناو و چالاک لە پەناما بووە کە توانیمە دەرسیانی وەربگرم بۆ توانیمە خۆم زیاتر پوختە بکەم و زیاتر دەرسیان لێ وەربگرم و لیان فێر ببم کە چۆن لە ئەنجامدانی وەزیفەکان و لە خۆپەروەردەکردن لەباری فکریەوە لەوان ئیستفادە بکەم. ئەوە بوو کە ئەتوانم بڵێم فعالیەتی ئێمە بەو شێوە دەستی پێکردووە بەو شێوەش ئێمە هەوڵمان داوە کە ئەوەی کە لە دەستمان بێ درێغی نەکەین. ئەو نەسڵی ئێمە ئەوەی کە ئەوەندەی کە من ئەتوانم ئیشارەکەم ئەو نەسڵی کە ئێمە بووین حەقیقەتەن نەسڵێکین کە لە هەموو بوارێکە ئەتوانم بڵێم کارمان کردووە لە هەموو بوارێکی شاتوانیمانە تەجروبە کەسب بکەین و لە هەر شرایەتی شەکە کۆمەڵی پێویستی پێبوو بێت لازم بەوە نەبووە کە ئێمە دەورەی تایبەتی زۆر عەجیب و غەریب ببینین و بچینە سەر کارێکی مشخصوانە. ئەگەر ئیمڕۆ ئێمە لە واحدێکی نظامیا بوو بێتین بەیانی بێتیان ئەبێ پشنە مەرحەلەیەک بەشێکی دیکە وەکو بەشی تەدارۆکات وەکو بەشی تەسلیحات وەکو بەشی پزیشکی زۆر دەورەیەکی سێر و عەجایبمان پێویست نەبووە ڕەنگە بە 1-2 ڕۆژ کارکردن لە جەواری مەجموعەیەک ئینسانی کارا و ئازموودەوانە ئێمەش چوون تێکەڵاو ئەو ڕەوتە بووین و کارەکانمان ئەنجام داوە. کاک ڕەحمان زۆر سپاس. ئایا ئیمکانی نەبوو شەڕی چەکداری نەکرێت شەڕێکی بەجێکەی شەڕی چەکداری خەباتی مەدەنی بکرایە ئەو کاتێک کە کۆماری ئیسلامی هێرشی هێنا بۆ سەر کوردستان بۆ دەستدرا چەک؟ ئەو سوالە بە نظری من زۆر واقع بینانە نییە. لەبەر چی واقع بینانە نییە؟ لەبەر ئەوەی کە ئێمە لەگەڵ نظامێکا دەرگیر بووین کە خۆی دانابوو بۆ تەفروتوناکردنی هەموو ئازادی خوازان نەک لە کوردستان بەڵکو لە هەموو ئێرە و ئەو مەسئلە ئەو داخوازیانەی کە خەڵکی کورد مەتالبەیان نەکرد ئەو داخوازانەی کە هەیان بوو ئەوان یعنی حیزبە سیاسیەکان خەڵکی کوردستان چەندین جار لە ڕێگاهای جۆراوجۆری مزاکرە و لە ڕێگاهای دوور لە شەڕ و ئەوانە تاقیان کردەوە بەڵام هیچ سوودێکی نەبوو غیر از ئەوەی کە دەوڵەت میزانی سەرکوتکردنی خۆی و میزانی هێرشکردنی بە قووەتری خۆی بۆ سەر کوردستان زیاد کرد. بۆیە ئەڵم زۆر منتەقی نییە ئەو سوالە جوای پێ بدرێتەوە کە ئیمکانی ئەوە بووایە کە مبارزەیەکی سیاسی و جەماوەری و بەبێ چەک و ئانە بکرایە ئەوە وەکو ئەوەیە کە مەجموعەیەک ئینسانی بێدفاعت لە مەیدانێکا دانایە و هێزێکی نظامی بەهاتایە گوڵبژێری کردنایە و لەگەڵ خۆی بیبرنایە و تەفروتونای کردنایە دەرنەتیجە ئەوە بە نەزەری من غێری ممکن بوو لەو شەرایەتەیە چونکە جمهوری ئیسلامی عەزمی جەزم بوو بۆ لە ناوبردنی هەر نەو نەیارێکی خۆی چ لە سەرحی ئێرانە چ لە سەرحی کوردستانە و ئەوەی کە خەڵکی کورد مەجبور بوو بۆ جوابدانەوە بە جمهوری ئیسلامی دەست باتە چەک غیر سەرڕای ئەوەی کە سنەتەن و لە دێرزەمانەوە لە ڕژیمهای جۆراوجۆرەوە ئەم داخوازیانە سەری داخوازیانە مەترەح ببوون و لەلایەن ڕژیمەکانە جوای پێ نەدابەوە
و شەڕی چەکداری سنەتێک بوو لە ناو کولەن جامعەی کوردستانە نەک لە ئێرانە، لە عێراقا بوو، لە تورکیا بە نەوعێک هەبوو، لە منتەقەی سووریە و ئەوانە بە نەوعێکی دیکە هەبوو، بەڵام وەکو سنەت ئەم مەترەحکردنی داخوازەکان لە ڕێگای چەکداریەوە سنەتێکی دێرینە بوو لە ناو خەڵکا بوو و حزب من ئەتوانم بڵم کۆمەڵەش مەجبور بوو بۆ پاراستنی ئەو دەستکەوتانەی کە لە نەتیجەی قیامی 57 دەست خەڵک کەوتە بوو و تەجروبەهایەکی یعنی تازە لە ناو خەڵکە خۆی نیشاندا وەکو بەڕێوەبردننی ئەرک و کار و فەرمانەکانی ناو خەڵک لە تەریقی شۆڕاهای محلات و یا ئازادی بەیان و ئازادی کۆبوونەوە و ئازادی نەشریاتی تازە بە زمانێکی سیاسی تر و ڕادیکالتر، ئەمانە پێویستیان بەوە بوو بپارێزرێن و پێویستیان بەوە بۆ حفظ بکرێن کە هەروە بە فیرۆ نەڕوە. ئایا جمهوری ئیسلامی ئەیتوانی ئەو فەزایە تەحمل بکە، ئەو فەزایە کە خەڵک بەشدار بوون لە فەزایەکی دموکراتیکە لە هەموو شتێکان نەزەریانەدا بۆ بەڕێوەبردننی کار و ئوموراتی ئیجتیماعی خۆیان، ئایا جمهوری ئیسلامی بەو چوارچە ئەو فکرێکەی هەیبوو ئینتزارمان لێ ئەبوو یا ئیمکانی ئەوەی هەبوو کە تەوەقعمان لێ بێ بە زمانێکی ئاشتی خوازانە و هێمنانە جواب بداتەوە و ئەم دەستکەوتانە ژێر پێ نەخاوە لە بینیان نەبا؟ دەرنەتیجە پێم وابێ شروعی یعنی دەستپێکردنی شەڕی چەکداری لە ڕووی بەنەوعێک ئەتوانم بڵێم ئیجبارەوە بوو بۆ حیفزی دەستاوردەکانی ئینقلابی 57 کە لە ناو خەڵکی کوردستانیشە بەنەوعێک پێشرەفتی کردبوو بۆ خۆی نیشانەدا. زۆر سپاس کاک ڕەحمان. باسی هاوڕێخانەی معینیمان کرد. هاوڕێخانەی معینی یەکەمی پێشمەرگەی کۆمەڵە بوو بە گیانبەختکردنی هاوڕێخانە کە سەعیدی معینی ناسراو بەخانە ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە دیاری کراتفیەکی جۆدەردان. بەڵام کاخانە لە کوردستانی ڕۆژهەڵات خەباتی نەکرد، یعنی تەقان خەباتی کردبوو چەند جاری زیندانی کرابووانە، بەڵام شەڕی چەکداری بردە شوێنێکی تر. ئەو خصوصیەتە پێت وایە تایبەتمەندی کۆمەڵە بوو و چۆنە کە هەست بەوە ئەکرێت کە یارمەتی شوێنێکی کە بدرێت کە ڕاستەوخۆ لەگەڵ شەرایەتی یا ئەو زەمینەی فعالیەتی ئەو شەخصە نەبوو. پێم خۆشە لەو بابەتەشەوە بە کورتی ئەگەر بکرێت سێ بکەیت. ئەگەر لە بیرمان بێت کارخانە دوای تەواوکردنی دەورەی زیندانی و ئازادبوونی لە زیندانی زمانی شایە، دوای ماوەیەکی کورت لە طرف کۆمەڵۆ مەموریەتی پێدرا بەهۆی ئەو جایگایی کە وەکو بنەماڵەش هەیان بوو. کەس بنەماڵێکی ناسراو بوون، دوو برای کولەن لە مبارزەی لە ناو مبارزەی چەکداریە گیانیان لەدەستدا بوو، جایگایەکی تایبەتی هەبوو و ئێمە بۆ خۆمان ئێمەمانە نەدیومانە نەناسیومانە، بەڵام ئەوەندەی کە لە هاوڕانی لەو هاوڕیانەی کە هەوزەمان لەگەڵ ئەوە فعالێتی سیاسیان دەست پێ کرد و یا کردوانە ئاشنابووین لەگەڵ ئەخلاقیاتی، لەگەڵ جایگای فکری، لەگەڵ سەنگینی خۆی ئەویان هەڵبژارد کە بۆ ئێرتباطگرتن لەگەڵ کۆمەڵەی ڕەنجدەران نەک یەکێتی نیشتمانی، چونکە یەکێتی نیشتمانی مەجموعەیەک سازمانی دیاریکراوە لە کوردستانی عێراقا یەکی گرتبوو، بەڵام بۆ ئێرتباطگرتن لەگەڵ کۆمەڵەی ڕەنجدەران ئەویش بەهۆی ئەو فکرێتەی کە پیانەکتن ڕێکخراوێکی مارکسیستین وە کۆمەڵەش خۆی وەکو هێزێکی چەپ ناساندە بوو بۆ ئەوەی کە بزانەکەن ئەمانە چنە و سازمانەکەن و ئەمانە لە چ زەمینەهایە کە ئەتوانن یارمەتی دەری هەردوو لابن، یعنی هەم کۆمەڵەی ڕەنجدەران یارمەتی کۆمەڵە بکە، هەم کۆمەڵەش ئەگەر کارێکی لەدەستێت لە زمانی خەفەقانی دەورانی شایە بتوانێت پشتی جبهەیەک بێ، یارمەتی دەرێک بێ بۆ ئەوان. ئەویان هەڵبژار کە بێ ئەو ئێرتباطە بگرێت کە بەداخەوە لە نێوی ڕێگایە توێژە و حادثە بوون و گیانی لەدەستدا و لە دەستمان چوو. بۆیە جایگای ئەو وەکو کەسێک وەکو
شخصێک ئەتوانین وا بینەرخێنین کە بەهۆی وەزعیەتی بنەماڵەیی و بەهۆی وەزعیەتی سیاسی لەناو ئەو مەحفەلەی کە وەکو کۆمەڵە خۆیان ناو نابوو، وەکو جەمعێکی سیاسی کە کاری مشتەرەکیان ئەکرد، جایگایەکی تایبەتی بووە هەر بۆیە ئەویشان هەڵبژاردووە کە بتوانێت یعنی کەسێکی ئەوەندە دقیق بووە بە نەزەری من کە بتوانێت سوک و سەنگینی مەوازعی کۆمەڵی ڕێزدەران بکە کە ئایا ئەو جەمعە ئەتوانن یارمەتی دەری ئەوان بنێە، ئایا ئێرتباطکردن لەگەڵ ئەوان ئەتوانێت بە قازانجی مبارزەی سیاسی ئەوان بێ لە ناو ئێرانە، ئایا ئەو شتانە ئیمکان پەزیر هەیە. بۆیە بە نەزەری من ئەویان بەو مشەخەساتی کە بوویەتی هەڵبژاردووە کە بەداخەوە ئەو حادثە نەیهێشت ئیدامەدەری ئەو کارە بێت و لەدەست چوو. طبعا مەسەلەکە وەیە کە ئەو کاتە بیرێکە بۆ خۆی سنوورێکی تایبەتی دیاری ناکرد بۆ هەڵسوڕانی سیاسی لە ناو بیر و باوەڕی ئەو کاتەی هاوڕایانی کۆمەڵە بوو کە دواتریش هەروە دکتۆر جعفەریش ئەنێرن، کاک سعدی وەتەندووس ئەنێرن و ارتباطاتەکە لەو زایەوە بوو کە هیچ شتێک سنووردار نەکرا بوو و کۆمەڵە پێی وا بوو بەشداریکردن لە خەباتێکی ڕەوا لە شوێنێکی ترا ئەتوانێت بەجێ بێت و لە لایەکی تریشوە تەجروبە بۆ هاوڕانی ئەمە بەدەستێنێ. بەڵام کاک ڕەحمان من پێم خۆشە مەسەلەیەک لێرە باس بکەم کە ئەوەڵ باسیۆمان کرد کە شەڕی چەکداری تحمیل کرا بەڕاستی، ینی مەجبور کۆمەڵە مەجبور بوو ئەو شەڕە سازمان بدات لە لایەکەوە هێزی تریش تەبعەن بوون. بەڵام مەسەلەیەکی تر بوو ئایا واقعەن هەر شەڕی چەکداری بە تەنیا بوو. باسی خەباتی مەدەنیشم کرد، بەڵام ئایا شەڕی چەکداری بە تەنیا ئەیتوانی ئەوەندە ساڵ پارێزگاری بکە لە بەرامبەر دوشمنە، حملەی دوشمنە، زەربەی ئاوا کاری بدا لە دوشمن، ئایا ئەیتوانی بە تەنیا خۆی ئەو کارە بکات؟ نه، کولن تشکیلدانی هێزی پێشمەرگەی کۆمەڵە لە کوردستانی ئێران خۆی تەسیراتێکی دیکەی هەبوو. تەسیراتەکەی چی بوو؟ مجموعەیەک کادر و مجموعەیەک ئینسانی پێشڕەوی ناوجامعە توانیان لەو فرسەتە ئیسفادە بکەن و لەژێر چەتری پێشمەرگەی کۆمەڵە تەسیراتێکیان هەبێ لە ناو کۆمەڵانی خەڵکە کە شکل و شەمایلێک کە سنەتەن لە ناو شەڕی چەکداریا بوو بیگۆڕن. مەسەلەن بە چنەوەیەک هێنا مەسەلەن تەبلیغکردن بەر عەلەی ستەمێکە لە ژنانە چی شتێکی نامۆم و وردە وردە ژنانی جامعە، ژنانی شارەکان، ژنانی دێهاتەکان بە نەوعێک باوەڕیان بە خۆیان پیا کرد کە ئەتوانن لەژێر چەتری کۆمەڵە بێن ئەوانیش وەکو پیاوان دەست بن بە چاک، دەست برن بۆ چاک یا بێن ناو ڕیزی خەباتی سیاسیەوە، ببن بە سخۆنڕان، ببن بە دکتۆری مەسەلەن شۆڕاکان، ببن بە یارمەتی دەری ئەو ژنانەی کە سەوادیان نییە، بەشدار بن لەوەی کە کولن سنەتێک کە لە ناو شەڕی چەکداریە هەبوو مەحدود بوو ئەو ژنانە ئەو سنەتانە بشکێنن. و لەلایەکی دیکەشەوە بەشداریکردنی خەڵک وەکو تاک لە تەسمیم گیری و لە دەخالەتگرتن لە سەرنوشتی خۆیان ئەوە شتێک بوو کە زمانی پێشتر هەموو کەسانێک لەسەرەوە هەموو شتێکیان ئەبڕیەوە بۆ جامعەکە و بۆ خەڵکەکە و بە نەوعێک تەحمیلیان ئەکرد و کەمتر خەڵک ئەیانتوانی لەو فەزایە بەشدار بن کە بتوانن ئیساری نەزەر بکەن لەسەر شێوەی بەڕێوەبردننی جامعە، لەسەر شێوەی بەڕێوەبردننی شەڕ، لەسەر شێوەی بەڕێوەبردننی مەسەلەن نوعی سەواد ئاموزی، نازان تەعتیل نەبوونی مەدرسە. مەسەلەن لە شاری سنە مجموعەیەک ئینسانی پێشڕە و نیان هێش ڕەوتی خوێندن تەعتیل ببێت، بەرعەکسی شوێنەکانی دیکە کە مەدرسەکان تەعتیل ئەبوو، خوێندن پەکی ئەکەوت. ئەوانە شتایەک بوون کە کولن دەخالەتدانی خەڵک و بەشدارکردنی خەڵک و ئامۆزشدانی خەڵک کە ئێوە ئەبێ ئیعتمادتان بە خۆتان بێت کە ئەتوانن ببن و سەرنوشتی خۆتان بۆ خۆتان بەدەستیەوە بگرن، دەخالەت بکەن، چاک و خراپی تەشخیص بدەن و هەڵی بژێرن. بۆیە تەنیا مەسئلەی تەشکیلدانی هێزی پێشمەرگەی کۆمەڵە ئەو چوارچێوە مەسلحانەی نابێت لە نەزەرا بگیرێت، بەڵکو زۆرتر
چ تەئسیراتێکی بووە لەسەر ئەو ئیستراتیژەی کە کۆمەڵک و باوەڕ دای نابوو و ئەو هێزی چەکدارێک کە تەشکیل بوو ئەتوانم بڵێم کۆمەکێک بووە، پشتیوانێک بوو بۆ پێشبردننی ئەو مبارزە سیاسی کە لە کوردستانە سنەتەن هەبوو و تەغیر درا. بە دەلیلی ئەوەی ئەگەر ئێمە چامان لە ڕابردووی خۆمان ئیستەکەین ئەبینین زۆر کار بەو ئەقلەتەی کە ئیمڕۆ هەیە، بۆ ئەقلەتەی کە ئیمڕۆ هەمانە تەزی و تەحلیلەکەین، ئێمە زۆرمان فەرق بووە لەگەڵ ئەو جامعەی کە ئیستا بە ناوی دەخاڵەتکردنی ئەحزاب لە حاکمیەتە. نمونەی زۆرە لە کوردستانی عێراق مەسەلەن نمونەی هەیە، خەڵک زۆر کەم دەخاڵەتگەرن، زۆر دڵساردن بە دەلیلی ئەوەی کە هیچ نەو ئەهمیەتێکیان بۆ فکر و باوەڕەکانیان داناندرێ و حیزبەکانن لەسەرەوە بۆیان هەموو شتێ دیاریەکەن و بۆیان دابن. ئەگەر ئێمە ئەوە نەبوونایە و ساحەبی ئەو فکرت چەک و پێشڕەوە نەبوونایە، ڕاستەکە ئێمە زۆر سێر و شتێکی سێر و عەجایبترمان لەم حیزبانەی کە ئیستا سونەتەنەن پێ نابوو. بۆیە کە فەرقی من منزورم ئەوە نەبوو، من منزورم ئەوە بوو کە خەباتی چەکداری شتەیەک بوو کە ڕوویدا، خەڵک مقاومەتی کرد لە بەرامبەر هێزی داگیرکەری کۆماری ئیسلامی و کۆمەڵە بۆ خۆی بڕیاری سازماندانی خەباتی چەکداریدا. بەڵام لە پەنا خەباتی چەکداریە هەر بۆ خۆشمان چاکمان لە بیرە ئەو وەختە خەباتی مەدەنیش بوو. زۆر جار هەر لە من ئەو کاتەکە من و تۆش حتمما لە تەمەنێکا بووین، زۆر جار مانگرتنی مەدرسەکان بوو، تەظاهراتهای خیابانی بوو، هەرچەند کۆماری ئیسلامی شارەکانی گرت بووە هەوڵێدا سەرکوبی بکە، بەڵام ئەم پێکەوە گرێدانی ئەم خەباتی مەدەنیە لەگە خەباتی چەکداریە منزورم بوو. بەڵێ ئەوە تەسیراتی ئەوەی بوو کە بەنەوعی خەڵکی ناو شارەکان کە دەستیان خاڵی بوو لە ئەسلحەش دوای هاتنە دەرەوەی هێزی پێشمەرگە ڕۆحێکی نەترسانەتریان بە خۆیان گرتە بوو و بەنەوعێک ئەو سەرکوت و خەفەقانەی کە جمهوری ئیسلامی ئەیویست تەحمیلی بکە زۆر بەڕاحەتی و بە ئاسانی بۆی نەئەچوە پێشێ و لە مقابل هەر سیاسەتێک کە ڕژیم ئەیویست تەحمیلی بکە مقاومە نیشانەدرا، جا ئێستا لە سەرحەکی چکۆلەیە بێ یا لە سەرحەکی عمومی لە شارێکە یا لە ئوستانێکە یا لە مەدرسەیەکە یا لە مەجموعەیەک خەڵکی لەناو مەجموعەی خەڵکی ڕۆشنبیرە بێت. بەڵام ئەوە تەئسیراتێک بوو کە لە گوزەشتەوە ئەم کوندن ڕۆحی مقاومەتە دروستی کردبوو. ئەوە نەبوو کە تەنها مەسئلەی چەکداری و مەسئلەی شەڕی پێشمەرگانە لە کوردستانە بوو بێت و تاو بوو بێت، بەڵکو ئەو شتێک کە ئیستا ئەو مقاومەتێک کە ئیستا لە ناو شارەکانە ئەبیندرێ و ئیستەش ئیدامەی هەیە و بە شکڵێکی قەویتر و بە نەزەری من جامعتر و پەرداخوازیتر ئەیبینین کە تەشەکولهای کاریگەری، تەشەکولی دانش ئامۆزان، تەشەکولی بازنشستگان، دوای ئەوە تەشەکولی ژنان، بەدەیان ڕێکخراوی جۆراوجۆری محیتی زیستی، ئەو نەوەشتانە کە دروست بووە، تەواوی ئەوانە حاڵەتێکە کە تەئسیراتی ئەم نەقش و بۆچوونی فکری نوێی هێزی چەک و سۆسیالیستیە کە لە دوای خۆی بەجێ هێشتووە. من ناتوانم بڵم ئەمە هەمووی چوارچێوەی مربوط بە کۆمەڵەیە و مربوط بە تەشکیلاتی سیاسی کۆن، بەڵام فکرێکە کە مقاومەتی دروست کردووە، ئیعترازی دروست کردووە و تەسلیم بوون لە مقابل زۆر و زۆرداری ڕاستەکەی ڕاحەت نییە ئیستا لە ناو جامعەی کوردستانە. ئەوەیە تەئسیراتەکە. پێش لە شەڕی پێش لەوەی کە هێزی پێشمەرگەی کۆمەڵە سازمان بدرێت و مقاومەت بکرێت، شەڕی چەکداری لە کوردستانە هەر بووە، شەڕی چەکداری لە کوردستانە هەر بووە و خەڵکی تر کردویانە، هێزی تر کردویانە، هەروە بۆ خۆتان ئاماژەتان پێکرد شێخ سلێمانی معینی یا زۆر کەسی تر ئەوانە پێشتر شەڕی چەکداریان لە کوردستانە کردووە بە شێوەهایەکی شاید داوا پانوبەری نەبوو بێت. جیاوازیەکانی هێزی پێشمەرگەی کۆمەڵە لەگەڵ ئەو ڕەوتانەی ترکە شەڕی چەکداریان کردووەوە لە کوردستان بوونیان بووە، ئینسان ئەگەر ئەو خاڵە سەرەکیەکانی بڵێ لە چیایە ئەگەر بە کورتی بە زەحمەت خاڵە سەرەکیەکانی ئەو جیاوازیانە لەکوایە؟ خاڵە سەرەکیەکان ئەوەیە کە
بە نظری من پێش هەموو شتێک دەورەی ئیستا ئەوەی کە چەک بەدەستەوەگرە ئاگاترە، یعنی پوختەترە بە فکرێکی نوێ و بە ئیدئۆلۆژیەکی پێشڕەوانەتر و فکرەکەی ئەوەیە کە تەنیا سەنگەر نییە، تەنیا ئەوە نییە کە ئێمە بچین بڵین پایەگایەک ئەگرین یا 3 نەفەر 4 نەفەر لە سەربازانی ڕژیم ئەکوژین و دەستکەوتێکمان بەدەستێنەوە. بە نظری من هەر نەو تەرخ و بەرنامەیەکی پێشمەرگانە کە لە دەورەیە کە کۆمەڵی دایرشتووە هەدەفمەند بووە، ئەوەیە کە هەر تەرخ و بەرنامەیەکی نظامی کە کۆمەڵە لە دەستوری کاریادانا فەرقی بوو لەگەڵ، یعنی بۆ هەدەفێکی گەورەتر بوو، بۆ ئیستراتیژیەکەی، یعنی لە خزمەت ئیستراتیژیەکەیە بوو، لە خزمەت ئەوانە بوو کە ئیمڕۆ فقط دڵ خۆشکە، دڵی منتەقەیەکی مشخصی جغرافیایی خۆشکە کە فڵان پایگای گیرا و لە کۆ ئەوانی کردەوە. یعنی قەدیم ئەوە نەبوو، قەدیم بەهۆی ئەوەی کە کولەن وەکو سنەت شەڕی چەکداری هەبوو، گروههای پارتیزانی چکۆلا هەبوو تەقەیەکیان ئەکرد و بۆ ئەوەی کە نیشان بدەن کە ئاوری شۆڕش نەکوژاوەتەوە. بەڵام ئەم دەورەی کە کۆمەڵە شەڕی چەکداری کردووە بۆ ئەوە بووە کە ئەو مبارزەیە کە لەناو خەڵکە بەتایبەت لەناو جوانان و ڕۆشنبیرانە هەبووە، ئەمە لە خزمەت ئیستراتیژیەکە بووە کە بۆ خۆمان باوەڕم بەوە بووە کە ئەبێت تەغییرێک بە وجود بێنین، تەغییرەکە بەو معنایی کە تەئسیری هەبێ لەسەر ڕەوتی ژیانی کۆمەڵانی خەڵک. یعنی ئەمە هەدەفی ئەسڵێکە بووە، نەک ئەوەی کە بڵم تەنیا تەقەکردن لە پایگایەک یا لە ماشینێک یا لە تانگێک یا لە فڵان شتێک. مەسئلەکە هەدەفێکی گەورەتری لە پشتەوە بووە. بەڵام قەدیم سنەتەن وانە بۆ فقط بۆی ساری ئەوەی کە خوا نیشان بدەن بۆ نیشاندانی ئەوەی کە پێشمەرگە هەیە، بۆ ئەوەی کە اعترازێکی چەکداری هەیە لە منتەقەکەیە لە کوردستانە، شتێکی وابوو لەلایەن مەسەلەن گروههای چکۆلە و ئەو نەعشتن کە بەداخشەوە بە دوای سەرکوبی زۆر درەندانی زمانی شا زۆر بەیانگیران و لەبین چوون و من بۆ خۆم حقیقەتەن لە دەورەی منداڵیە شاهدی ئەدامکردنی دانێکیان بووم کە ڕەنگە قەت لە بیرم نەچێتەوە لە پادگانی بانە یەکێک لەوانیان ئەسیر کردبوو. ئێمە لە تەرەف مەدرسەوە برد، یعنی مەجموعی 200 منداڵیان برد ئیعدامی ئەو نەفەریان پێ نیشاندان، یعنی حزوری. بۆیە ئەوە دوای ماوەیەکیش خەوت و ئەو ئەندامانیان کە گیران و ئیعدامکران خەوت. بەڵام ئەم تەئسیراتێک کە لە ساڵی 58 و 59 کە دەستی پێکرد تا بە ئیمڕۆ، تەئسیراتی شەڕی چەکداری ئەوەیە کە ئێمە لە ناو شارەکانە ئەیبینین کە مقاومەتی خەڵک، کە اعترازاتی خەڵک، کە تەجەمعاتانی خەڵک، کە کرێکاران و زەحمەتکێشان لە محەلی کارە کە مقاومەتێک نیشانەدەن ئیحساسی پشتیوانێکی واقعیەکەن بە نسبەت هێزی پێشمەرگەوە لە خۆیان. بە پێی قسەکانی ئێوە شەڕی چەکداری تاکتیکێکی مبارزاتی بووە، نەک بۆ خۆی ئیستراتیژیەک بوو بێت. ئەگەر وان نەبێت لەڵانە بۆ شەڕی چەکداری بۆ شێوەیە کە پێشتر بوو لە ئاران نییە. منزورمەوەیە کە ئێستا شەڕی چەکداری نییە، ئەوە دلیلەکەی ئەوەیە کە خۆ دوژمن هەر هەیە و هەر سەرکوتەکات و هێزی دوژمنیژە شوێنە شارەکانە هەر هەیە و تەجروبەی شەڕی چەکداریش هەیە، بەڵام بۆ شێوەی پێشووە شەڕی چەکداری لە حاڵی حاضرانیە. بە نظری منە بێ نەختێ منتەقی بەرخوردکردن بەو مەسئلەیە. یەک ئەوەیە کە کولەن هێز و توانای ئیستەی هەموو هێزەکان کە لە چوارچێوەکە هێزی پێشمەرگیان هەیە بەو ئەندازەی کە لە مەقابل ئەرتەشێکی دڕندەی وەکو جمهوری ئیسلامیە ئەبێ بتوانێت شەڕێکی کلاسیک بکات و دەست بکات بە ئازادکردنی مەنتەقەوە، ئەوە نییە. دوو، تەکنۆلۆژی، ئەو تەکنۆلۆژی کە ئیستا لە زمانی شەڕە دەوڵەتانی دنیا لە بەردەستیانە هەیە لە مەقابل تەکنۆلۆژیەک کە هێزێکی چکۆلەی پێشمەرگە لە بەردەستیایەتی، بە نظری من ئەرستا ئاسمان فەرقی هەیە. و ئەگەریش ئێمە خۆمان دەرگیری هەر لەو نەوع شەڕانە بکەین غەیرەز ئەوەی کە تەلەفاتێکی زۆر لەسەرەوە ئەدەین، هیچ دەستاوردێکی واقعی و واقعبینانەش نابینین
غێرەزەوەی تاسیری منفی و دڵشکانێکی زیاتری خەڵک لەناو جامعەیە بەدواوەیە بێت. بۆیە دشمن هەیە و ئێمە ئەبێ سعی بکەین کە ئەو ڕۆحی مقاومەت و ئەو ڕۆحی مبارزە جوویە لەناو کۆمەڵانی خەڵکە زیاتر گەشە پێ بدەین و ڕۆژێک ئەگەر پێویست بکە تەوازنی قووە بە نەوعێک لەناو جامعەیە ئاڵوگۆڕکی بەسەراهات هێزی پێشمەرگەش بە نەوعێک بتوانێت پشتیوانی واقعی ئەوانە بێت. ئینە ئەگەر ئیستا ئێمە چاو لێ بکەین ئێمە زمانی زوو کە پێشمەرگایەتیمان کرد پێشمەرگە ئەسلحەیەکی بوو تیربار و کەڵەشینکۆف و RPG ئەوانە کاکە ئیستا دشمن بە تیاری بێ فڕۆکەوان دێتە سەرت ناشی بینی زەربەش لێدا. زمانی زوو ئەوە نەبوو. دەیان وەسایل و تکنۆلۆژی جاسوسیان بەسەر مەقەڕاتی تۆ هەیە کە تۆ ئەسڵ ئیحساسیشی ناکەی. دەیان دەستگای شنود و ئەوانیان لە فاصلەهای زۆرەوە ئەتوانن دابنن کە زمانی زوو ئەوانە نەبوو. و بە نەوعێکیش ئیستاگەر ئێمە بین چاولەوە بکەین کە ئێمە ئەتوانین لە دروست ئەو ڕۆحی مبارەجوویە هەیە لەناو هێزی پێشمەرگایە، ئەو ئامادەگی ئەبێ هەر هەبێ، ئەو ئامۆژش ئەبێ هەر هەبێ، ئەو سەخت کوشی ئەبێ هەر پەروەردە بکرێ. بەڵام ئەوە بۆ معنای نییە کە تۆ هەر لەحزەیەک دشمن شتێکی پێ تەحمیل کردی تۆ بچی خۆت تو شەڕێ بکەی کە لە بینچوونی تۆی تیابێت. بۆیە بە نەزەری من ئەبێ ئێمە زیاتر تەرکیز بکەین لەسەر ئەو مبارزانەی ئەو شێوە مبارزانەی کە لەناو جامعەیە ئیستا هەیە و بە نەوعێک ئەوانە تەقویت بکەین و بە نەوعێک بیان بکەینە سەنگەرێکی مقاومەتتر لە مقابل سیاسەتەکانی جمهوری ئیسلامیە. بۆیە من پێم وایە ئیستا بەهۆی ئەوەی کە بە نەوعێکیش پشتی جبهەمان کوردستانی عێراقا ئەبێ شەرائەت و وەزعیەتی ئەو وەزعیەتەش نەختە دەرک بکەین و نەبینە باعثی تەداخلی زیاتر و عەزیەت و ئازار دروستکردنی زیاتری کۆمەڵانی خەڵک لە کوردستانی عێراق بەهۆی نەوعێ ماجراجوویی پێشمەرگانە و کارهایە کە ممکنە زیاتر زەرەری ببێت لەم ڕۆژەیە بۆ ئەو بەشە لە کوردستان تاک و قازانج. کاک ڕەحمان ئێوە ئیشارەتان بە چەند نوکتەکردن پێ بخۆشە لە ڕابطە لەگەڵ ئێستا کە بۆ جۆرە ئیشارەتان پێکە شەڕی چەکداریکی ئاوا پانوبەرین لە ئارادانیە، بەڵام لە داهاتووی ئاڵوگۆڕەکاندا ئەگەر دیسان شەرایەتی فراهم بێت و هێزی پێشمەرگە دەست بداتە چەک و بێنە شارەکان وانە بکەن خۆ هێزی پێشمەرگی کۆمەڵە بە تەنیانی هێزی چەکداری تریژی زۆر هەیە، ئەبێ ئێمە شەرایەتێک بە وجود بێنین کە دەستبردن بۆ چەک زۆر هین نەبێ، یعنی وای لێ بێت کە بتوانین بە دەستکەوتەکانمان بگەین و هەڵسوکەوتێک لەگەڵ هێزی تری چەکدار بکەین کە خەڵک زەرەرزیانی لێ نەبین وە بە دەستکەوتەکانی خۆیان بگەن لەباری سیاسیەوە. من پێم وایە پێش هەموو شتێک بێ واقعبین بە چ معنە؟ غێرەز ئێمە خەڵکی کە هەیە، غێرەز ئەو حیزبە سیاسیانەی کە ئیستا لە کوردستانی عێراقا ئوردوگان هەیە و تەشکیلاتێکی نظامیان هەیە، ئایا وەکو زمانی 57 کە بەدەیان گرو دروست بوو دوای ئەوەی کە ئەگەر شەرایەکی بێتە پێشێ و مەرحەلەی سەرنگونی جمهوری ئیسلامی بێتە پێشێ، ئایا پێدوانیە دەیان گروی دیکە دروست دەبێ؟ سەلەفیەکان بۆ لە ئیستەوە خەریکن سەنگەر دروست دەکەن، ئیسلامیە تونڕەوەکان بۆ ئیستا خەریکن سەنگەر دروست دەکەن، دەیان حیزبی بۆرژوایی و دەیان حیزبی چەپ هەیە، ئایا ئەتوانن هەموو کەس ئایا هەموو ئەم حیزبانە ئەتوانن بڵێن ئەبێ بە ئیرادەی ئێمە فەقەت ئەم جامعە بچێتە پێشەوە؟ ئەوەڵا من مخالفی حاکمیەتی ئەحزابم بەسەر خەڵکە. من بۆ خۆم وەکو شەخسی خۆم پێم وایە تەنیا شۆڕەهای خەڵک ئەتوانێ جوابدەرەوەی ئارامش و ئەمنیەتی ناو جامعە بێت. و ئەگەر ئێمە لە ئیستێوە فەزایەک دروست نەکەین کە پێکەوە بوون لە ئارامشە و لە ئارامیە و لە حاڵەتێکی زۆر نورماڵە پێکەوە نەتوانین شرکت بکەین لە ئەترازاتی خەڵک، چه ئەترازاتی سیاسی چه ئەترازاتی مستەلحانە، سبەینێ جەهەنەمێک دروست ئەبێ کە
زەرەرەکەی زۆر زیاترە لە قازانجی. بۆیە هەب لە ئیستێوە ئەدەبیاتێک دروستکەین لە ناو ئەحزابی سیاسیان کە دەستبردن بۆ تەحمیلکردنی خۆمان بەسەر بەشێکی دیکە لە گروە سیاسەکە لە ئەحزاب لە بەشێک لە جامعە حرام بکەین و ئەبێ ئەو فەرهەنگە لە ناو خەڵکا دروستکەین کە بە هیچ نەوعێک حاکمیەتی ئەحزاب بەو نەوعی کە ئیستە ئێمە وەکو تەجروبە ئەیبین لە بەعزە شوێنێکی دیکە بەو نەوعە قابلی قبول نەبێ. هێزی چەکدار نابێت لە خزمەت ئەحزاب بێ بە نەزەری من. هێزی چەکدار ئەبێت لە خزمەت تەئمینکردنی ئەمنیەت و ئارامشی جامعەیە بێت. ئەوەش ئۆرگانی تایبەتی خۆیەوێ. من ئێستا ناتوانم فتوایەوە بدەم کە چه ئۆرگانێک، بەڵام هیچ حیزبێک ناتوانێت منتەقەیە بۆ خۆی قۆرەخ بکە بڵێ من حاکمی ئەم منتەقە. ئەگەر ئەمانەوێ جامعەیەکی نۆرمال، ئەگەر ئەمانەوێت جامعەیەکی پڕ لە ئازادی و ئاسایش و ئارامیمان هەبێ، ئێمە ئەبێت لە ئیستێوە لە فکری ئەوەیە بین کە شەڕی چەکداری جارێکی دیکە لە بینی ئەحزابە لەسەر زەوی کوردستانی ئێرانە تکرار نەبێتەوە. وە تکراربوونەوەی ئەوە یعنی لە پێش هەموو شتێکە دڵساردکردنەوەی خەڵک، لە پێش هەموو شتێکە وەکو تەجروبەیە کە ئیستە بەداخەوە لە بەعزە شوێنی دیکەی ئەیبینین خەڵک کە ئارامشیان نەبوو، کە اقتصادی باشیان نەبوو، کە ئەمنیەتیان نەبوو، کە پاکوخاوێنی جامعەیان نەبوو، کە ئەمنیەتی ژن و منداڵیان نەبوو، کە مەدرسە و خوێندنیان نەبوو، کە حقوق و ژیانی ڕۆژانەیان تەمین نەبوو، دێن ئارزووی دیکتاتۆرەکانی پێشوەکەنەوە. ئێمە نابێت بهێڵین جەوێک دروست بێت کە خەڵک توش ئەو حاڵەتە نەخۆشیە بێت. ئەوە نەخۆشیەکە و ئەوە شتێکی زۆر خەتەرناکە و ئەو وەختەی کە خەڵک ئارزووی ئەو حاڵەتیان کرد بە ئارزوو ئیترە بێ فاتحای تەواوی ئەحزابی سیاسی بخوێنین. و ئیستا بەداخەوە غێرەز ئەحزابی سیاسیش دەوڵەتانی دەوروبەر هەر کارێکیان هەوڵ ئەدەن بە نەوعێک ئەحزابی نزیک بە فکر و بۆچوونی خۆیان پیا بکەن هەر لە ئیستێوە ئامادەیان بکەن بۆ ئەوەی کە دەخاڵەت بکەن لە پێشچوونی بەرنامەکانی خۆیان لەو منتەقە. هەر وەکو ئیستە ئێمەی بینین زۆر حیزبی شەیە ئیستا حزب دروستەکە بۆ ئەوەی کە ئەگەر سبەینە لە ئێران شتێک قەوما ئەو ببێتە داردەستی و ئەو بتوانێت بە نەوعێک تەداخل بکە، نەک دەوڵەتەکان. بەعزە لە حیزبەکان ئیستا خەریکی ئەوەن، بەعزێک لە حیزبەکانش ئیستا یا دەوڵەتەکان لە قوتی ملەتی خۆیان ئەگەڕنەوە بۆ ئەوەی کە لە ئایندەی ئێرانە بتوانن جێپەیەکی خۆیان دروست بکەن. ئەمە نابێت ئیجازەی پێ بدرێت. و تەنیا پێم وابێ ئەحزابی دەسەڵاتدار، ئەحزابی ساحب نەقش، ئەحزابی ساحب قسە نابێ هەدەفیان حەزبی یەکتر بێ، بەڵکو ئەبێ هەدەفیان ئەوە بێ پێکەوە فکرێ بەرناو خەڵکەوە کە خەڵک بتوانێ حاکمیەتی بۆ خۆی دیاری بکە کە ئارامش و ئاسایشی زیاتری کۆمەڵانی خەڵکی بەدواوە بێت. زۆر سپاس کاک ڕەحمان. بەڕاستی من پرسیارێکی ترم نەماوە ئێوەگە خۆتان بە بۆنەی ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵەوە بەشێکی زۆر لە ژیانتان لە ڕێزی پێشمەرگەی کۆمەڵە بوون. ئەگەر قسەیەکی زیاترتان هەیە هەن لە خزمەتان. من جارێکی دیکەش سیوەکی خورداد ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە تەبریگەڵم بە هەموو ئەندامان و پێشمەرگەکان و هاوڕێیانی عەزیز کە ساڵیانی ساڵ لەو ڕێگایە خەباتیان کردووە تەبریکیان پێڵێم. درود دەنێرم بۆ گیانی پاکی هاوڕێیانی گیانبەخت کوردومان کە لە عەرسەهای جۆراوجۆر چ لە زیندانەکانە چ لە سەنگەری پێشمەرگانەیە گیانیان فدا کردووە. سەری ڕێزدا نەمێنم بۆ بنەماڵەی هاوڕێیانی گیانبەخت کوردوو و هیوادارم کە ڕۆژێک ئێمە بتوانین بە نەوعێک جێی ئازیزانیان بۆ پڕکەینەوە. هیوادارم کە ئەو هێزەی کە ئیستە بە عنوانی هێزی پێشمەرگەی کۆمەڵە ماوەتەوە لە ئوردوگاکانە ئەوەندە خۆی هەروەردە و پتە و بکە کە ڕۆژی کە لە ئایندەیە لە ڕۆژەکانی داهاتووە کە ئەگەر
هێزی جەماوەر پێویستی پێیان بوو بتوانێت پشتیوانێکی واقعی و پشتیوانێک بێ کە جوابی تەواوی نیازەکانی ئەو تەوەقعاتی کە خەڵک هەیەی بداتەوە و هەمویان لە ساڵ و سڵامەتی ژیان بەسەر بەر. زۆر سپاس بۆ بەشداریتان لەو بەرنامە کاکڕەحمان. خۆشبی زۆر سپاس دەکەم. زۆر مەمنون. بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا، بەو شێوەیە هاتینە کۆتایی بەرنامەی دیالۆگی ئەم جارەمان. تا دیالۆگێکی تر ماڵەوە.